کێشەمان نە زێرابمان هەیە، نە جادەمان هەیە، نە خەستەخانەمان هەیە، نە مەکتەبمان هەیە. پاش 4 ڕۆژ دێمدارن هەم دەبرن ناو قوڕێ. دەو ئەو مندارە جوانانە دەو ئەو چرکاوێنە، ئەو چرکاوە دیتە؟ ئەوە لەنا ئەو چرکاوی بیان پەڕێنەوە دەبی داچیان بێ بیان پەڕێنەوە یان بابیان بێ بیان پەڕێنەوە بیان باتە مەکتەبێ بیان باتەوە دوایانە جێ لە مەکتەبێ نە هیچ بڕۆ 70 نەفەر لە ناو یەک پۆلیە ئەوە دەبی ئەوە ئەلێ عاردی لەو مەکتەبێ دانرای نایەن بکەن ئەرتە ئارلا پشتێرە ئێوە شنەیەکەن چی لێ بکەین چیان لێ بکەین بەس ئەمە داوای هەرچی دەکەین کەس خۆشمانی ناکەتە ساحب چێ ساحبمانە چێ ساحبی ئێرەیە ها نە مەحافزە نە حکوومەتە نە هیچ چت هەیە چمان هەیە ئەوە دەلەکن کۆشتی سپینەکە چمانۆ دەکرێت ئەوە تەلەکن گەڕێکی ژیانی کاتە ئێستا جادێکمان لەکرایە با بە زێرا بەشی بکەن زێرابەکە بەس سرکاوەکەمان لە یەکەکەنەوە چمانۆ دەکەن هیچمانۆ ناکەن دەوەرە ئێستا وەرە دەچینە پۆلەکان 80 نەفەری تێدا 80 نەفەر فێرە چ دەبی فێرە چ دەبی فێرە عاقل دەبی یان فێرە شەیتانی دەبی چکو لە ناو یەکەوان لە ناو یەک نازان لە چێ دانیشن وەرە 80 نەفەری تێکە بە پێوە دەبی ڕابوستی جێنی هەژدانیشن ئەو گەنجانە بەستە زمانە دەستنە مەکتەبی ئەوە جێوانە دەبی 50 نەفەری لە پۆلەشکەی بەس چیان لێ بکەین ئیلا ئەگەر خوا پشتیوانمان بی چارەمان نییە والله أما سنة عليكم على ساخة ما ده حمو سال بيش زال ده أو إذا كان أول كده هيك هناك أو إيه ساكت السنة كإيركوانا زلمة زمان بيكون برتو بخوينا أو كان أو ده بربي أو حتى إيركوانا جتنا زات اللي عنده جاه سال اللي عنده جاه كذا تام برتو خاصة أو دي حال أو جزوج اللي بان أو رادتنا لكن كوش سبي رادتنا إيركوانا فاز والله مكتبش ما زخرب يعني بقول كنت لا حبس المال بس والله الناس هذا ما جبت كذا نكون عندك هنا أو إذا من ذلك بقول هيك فين نبون لا بقى هو هبولي عفتها شتى لبيلي بي بس فين بيت فين نبيت إستكش دائما هي أستاذ مالوب كان مكتبة عادي بودان لا نقرأ عارف كان أو غرفة كذا أو غرفة وكذا اللي نقرأ مع مصا سليم جدا يكون هذا بيتنا يعني ده بدأ بيسنا وكابتن سابق مالوب كانوا أو حمام مالي ليك وأنا أنا خدمات شيء نزعت شيء نهي شيء هي وهذا زود وهذا زود غلطة يصير ما سكين والله يا والي شكين هذا بهوالي وامكن أو حكمة أو حكمة وابخل بس ومالنا كاتنا